فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو و فراوانبوونی پرۆژەکانی بواری وەبەرهێنان لە سێکتەرە جیاوازەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بە چەشنێک بەشێک لە پرۆژەکانی بواری وەبەرهێنان لە دوای بنیاتنانیان ئێستا گەیشتون بە قۆناغی بەرهەمهێنان. لە کارنامەی کابینەی نوێمدا ئاماژەی جدی بۆ بەرزکردنەوەی ئاستی پرۆژەکانی بواری وەبەرهێنان کراوە بە مەبەستی فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو، ڕەخسانی هەلیکار بۆ دەستی کاری ناوخۆیی. ئێرە یەکێکە لە پرۆژەکانی بواری وەبەرهێنانی سامانی ئاژەڵ لە سنووری پارێزگای هەڵەبجە. ئەم پرۆژەیە لە ساڵی 2020 بنیادنراوە و لە ساڵی 2021ەوە جۆرە بزنێکی تێدا بەخێو دەکرێت کە بە بزنی سانین ناسراوە. لە وڵاتی هۆڵەنداوە هاوردەی هەرێمی کوردستان کراون. تایبەتمەندی ئەم جۆرە بزنە بە زۆری ڕێژە و ئازبەرزی جۆری شیرەکەی دەناسرێت. لەم پرۆژەیەدا بۆ بەرهەمی شیر و زیادکردنی ڕێژێ ئەم جۆرە تایبەتیە بزن ڕۆژانە پرۆسەی بەخێوکردنیان بەڕێوە دەچێت. لە سەرەتاوە ڕێژەکەیان نزیکەی 350 بزن بۆ و ئێستا گەیشتون بە زیاتر لە 550 بزن. کێڵگەکە ئامانجلەی وەگوتمان پیشەسازیکردنی کەرتی کشت و کاڵ و سامانی ئاژەڵیە، بریتە لە کێڵگەی بزنی سانین کە لە هۆڵەنداوە هێنراون لە ساڵی مانگیەکی 2021 360 بزن لە ڕێگەی فڕۆکەخانەی دڵی سلێمانی و هێنراوە هەرێمی کوردستان. پاش ئەوە ئەم بزانە یەکەم نەوەی بزنی سانین هەرێمی کوردستان عێراقا لەدایک بووە. لە چەند ڕۆژ ڕابردووشدا نەوەی دۆمیان لەدایک بوو، واتە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە بزنە هێنرێتە عێراقیش بە تایبەتی داهێنانێکی نوێیە. ئەم بزنە بە تەواوەتی جیاوازە لە بزنی دیکە بە تایبەتی ئەو بزنەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، بزنی کوردی، لە ڕووی کوالەتی شیر و لە ڕووی بڕی شیریشەوە. بۆ نمونا لە ڕووی کوالەتی شیرەوە بەهای خۆراکی ئەم جۆرە شیرە 2.5 شیری مانگایە، لە ڕووی کالیسیۆم و فۆسفۆر و مادە خۆراکانی تر. لە ڕووی بڕیشەوە بڕیە و شیرەی لەم بزنە بەرهەمهێنرێ بە تەواوەتی جیاوازە. بە نمونە معدەلی ڕۆژانەیان لە نێوان 3 بۆ 5 لیترایە هەر بزنێکی سانین، وە تێکڕا لە ماوەی 12 مانگا شیرەیەن و لە ماوەی ساڵەکەیە بە معدەلی ساڵانەی 900 لیتر بۆ 1000 لیتر شیرەیە هەیەک بزنێک. ئەمە بە بەراورد بە بزنی کوردی یاخود بزنی لۆکەڵی 4 هێندەیە یاخود زیاتر کەمتر. بۆیە هەنگاوێکی استراتیژی گەورەیە بەم ئاڕاستەیە. ئاژەڵی سانین لە جیهانە بۆ زۆر مەبەست بەکارەیە. ڕاستە مەبەستی سەرەکییان بریتە لە شیر، چکە وەکوتمان بەهای خۆراکی ئەم شیرە زۆر دەگمەن و ناوازەیە. بە تایبەتی ئەم شیرە وەکوتمان بەهۆی دەوڵەمەندی بەها خۆراکەی بۆ منداڵان زۆر بەسوودن و زۆر پێویستن، نەک لە ئاستی بەسوودی دەرەچن، پێویستە. تقریبان ڕێژەی زۆری شیری وشک لابێ لەم جۆرە شیرە دروست بکرێت. بۆیە لە ڕووی شیرەوە تایبەتمەندێکی تایبەتی هەیە، خۆی گرنگی تایبەتی خۆی هەیە. بە هەمان شێوە گۆشتی بزنی سانینیش یەکێکە لە مەبەستەکانی تری ئەم جۆرە کێڵگانە، چکە گۆشتەکەشی تام و لەزەتێکی تایبەتی خۆی هەیە و لە جیهانە کڕیاری خۆی هەیە. ئەو بزانە یاخود ئەو نێرانی کە لە کێڵگەکە سوودی لێنایە ڕەوانەی کوشتەگاکانە کرێ بۆ سەربڕین ئەمە لە جیهانە یەکێکە لە قازانجەکانی دیکەی ئەم پرۆژانە. هەروەها پەینی بزن بەهۆی ئەوەی نایترۆجینی زۆرترە بەهاکەی دووقاتی پەینی دیکەی ئاژەڵیە. لەگەڵ ئەوەی ئەم جۆرە بزانە بە سروشت 80% دوانەیە بێ، 10% سیانەیە بێ، بۆ زۆربوونی ئاسانە. واتە گەر ئاژەڵدارێ 100 سەری هەبێ لە ماوەی ساڵێکە تا 300 سەر تا 400 سەر دەتوانێت ئەنی فراوانبوونی زۆر ئاسانترە. یەکەمین بڵێ بەکارهێنەر بۆ شیری بزن بریتە لە فرێژ میڵک، شیر بە خاوی بخورێت. ئەم جۆرە شیرە زۆرینەی خەڵک لە جیهانە و زۆرترین سوودی ئەوەیە کە بە فرێشی بەکار بهێنرێ. و دووهەم تایبەتمەندی ئەم شیرە پەنیرە. ئەو پەنیرەی لەم شیرە بەرهەمهێنرێ زۆرترین پەنیری لێ بەرهەمهێنرێ و کوالەتی پەنیرەکەی خۆی پەنیر چەندین تامی هەیە. کوالەتی ئەم جۆرە پەنیرە زیاتر لە 12-13 جۆر پەنیری لێ دروست دەکرێت لە جیهانە. هەروەها باشترین جۆری شیرە بۆ ساردەمەنی، بۆ ئاسکرێم.
لە چوارچێوەی پرۆژەکەدا پرۆسەی بەرهەمهێنانی یالیک و خۆراکی تایبەت بە بزنەکان لە ڕوبەرە سەوزاییەکاندا بەڕێوە دەچێت. خۆراکی ئەم ئاژەڵانە بریتە لە وێنجە و جۆ و پوش و گەنمەشامی و علەفی تایبەتمەند کە لە چوارچێوەی پرۆتۆکۆڵێکی تایبەتیەوە لەژێر ڕۆشنایی ستانداردە جیهانیەکان ئامادە دەکرێت و ڕۆژانە پێیان دەدرێت. ئەو خۆراکەی بەو بزنانە دەدرێت بریتە لە جۆ و وێنجە و پوش و علەفی مڕەکەز. جۆ وێنجە و پوشەکە بەرهەمی خۆمانە لەو عەرز و لەو زەویانەی کە خۆمان هەمانە دەیان چێنین و پاشان لە کاتی گونجاودا دەیان دوورینەوە و ئەوەی پێویست بێ بۆ نمونە پوش و وێنجەکە لە ئەمبارەکان هەڵی دەگرین پاشان لە کاتی پێویست و لە کاتی گونجاوە بەکاری هێنین بۆ خۆراکی بزنەکانمان. علەفی مڕەکەزەکە بە پێی چەند خشتەیەک و بە پێی پرۆتۆکۆڵێکە کە خۆمان داوای دەکەین لە کارگەکانی ناوخۆ بۆمان دروستەکەن. ئەو علەفەی کە دەدرێت بە بزنی سانین نزیکەی لە سەدا چواری بۆ جسمی خۆی بەکاری دەهێنێ باقیاتی ئەو خۆراکەی خواردوویەتی بۆ تەحویل و بۆ گۆڕینی بۆ بەرهەمی شیر بەکاری دەهێنێت. ئەو بەرنامە خۆراکی لە کێڵگەی ئاژەڵداری ڕاستان پەیڕۆ دەکرێت بە هاوکاری ڕاوێژکاری خۆراکی پرۆتۆکۆڵێک و خشتەیەکی گونجاو ئامادەکراوە کە لە چەند ژەمێک پێک هاتووە. بۆ نمونە بزنی شیردەرەکان لە شەو ڕۆژێکان نزیکەی 3 جار بە کاتی جیاواز وە دیاریکراو لە کاتی خۆیان علەفی مڕەکەزیان پێدرێت پاشان لە نێوان ئەم ژەمانەدا ژەمی ترمان هەیە کە پوشیان نەدرێتێ وێنجەشیان نەدرێتێ لە شەو ڕۆژەکەیان نزیکەی 6 بۆ 7 ژەم خۆراکیان پێدرێت بە هەموو پێکاتە خۆراکیانەی کە باسم کرد. ڕۆژانە لە چوارچێوەی چەند ژەمێکی جیاواز پرۆسەی پێدانی یالیک و خۆراکی تایبەتمەند بە ئاژەڵەکان بەڕێوە دەچێت. پرۆژەکەش بووەتە هۆکارێکی باش بۆ ڕەخسانی هەلیکار بۆ چەند گەنجێکی ناوچەکە. ئەم کرێکارە بە هۆکاری تایبەتمەندی کارەکەیەوە لەلایەن بزنە سانینەکانەوە دەناسرێتەوە وەک خۆی باسی دەکات. هەر کاتێک بزنەکان چاویان پێدەکەوێت دەزانن کە کاتی خواردنیان هاتووە و بە گڕوتینەوە بەرەو ڕوویەوە دەچن. ئێمە ڕۆژانە بەو بنەمایە کارەکەن کە دکتۆرەکان بۆیان داین دکتۆر فەرەنگی بەشی خۆراکی ئەو بنەمایی کە بۆی داناوین ڕۆژانە 4 ژەم خۆراک بۆ ئەم بزنانە هەیە لە علەفە 3 ژەمیش وێنجێ بەیانە سەعات 6 وێنجیان ئەدەینێ علەفیان ئەدەینێ سەعات 7 وێنجیان ئەدەینێ هەمتر سەعات 11 علەفیان ئەدەینێ سەعات 1 وێنجیانێ 4 ژەم سەعات 5 جیوارامتر علەفیان هەیە لەگەڵ 9 شەو علەف. ئەو جیازە سێپلوێ بەکارێنین کە علەفەکەی تێکەین علەف و سایلج و جۆ تێکەڵەکەین ئەیاندێنێ بە پێی ئەو سیستەمە کە بۆ چێشی بۆ حیوانەکانی بۆ ئەو کێشەکە بۆ حیوانەکان بەکارێنین ئەیاندێنێ هەر بزنێک لەو ئەو هینەیە دێنێ ئەو قیاسەیە دێنێ کە بۆمان دانراوێ نە کەمتریە دێنێ نە زیاتر. کاتی خواردنیان ڕاهاتوون لەگەڵیا کە کاتی خواردنیان هاو ئەبێ لەو کاتا لەو وەختا خواردنەکان بیتێ خواردنەکان بیتێ وتر ئەبێ بەدەمیانەبی لە وەختا نابێ هیچ یعنی کەم تەرخەمە بکەی لەو کاتا دوایەخەی لەو کاتا دوایەخەی کاریگەریە کاتە سەر شیرەکە سەر شیرەکان و سەر تەندروستی خۆیان بزنەکان کەم نەبینن خۆراکیان بیرەکەوێتەوە یعنی داوای بەشە خۆراک و هینی خۆیانەکەن بەشی خۆیانەکەن وەکو گەنجێ لەم پرۆژەیە سوودبە بوون لە هەلی کار زیاتر لە 10-15 گەنج لە هەڵەبجا ئیش لەم پرۆژەیەکەن هەمویان سوودبە بوون لێ بە شێوەیەکی گونجا و بژێوی ژیانی خۆمان لەسەر ئەم ئیشە دەرێنی. ڕۆژانە لە دوو کاتی جیاوازدا پرۆسەی دۆشینی بزنەکان لە ڕێگەی سیستەمێکی پێشکەوتووەوە بەڕێوە دەچێت کە هەریەک لە بزنەکان لە نێوان 3 تا 4 لیتر شیریان لێوەردەگیرێت دواتر لە ڕێگەی ئەمبارێکی تایبەتمەندەوە هەڵدەگیرێن و دەدرێن بە کڕیارەکانیان. لە تەواوی جیهانە ستانداردێک هەیە کە هەموو وڵاتان و زۆربەی بەحسەکان لەسەری کۆکن کە ئاژەڵی شیردەر
دەبێت لە خلالی 24 کاتژمێرە دوو جار بدۆشرێ. باشترین کاتیش ئەوەیە بەیانیان و ئێواران کە دەبێت کاتەکەی دیاریکرااو بێ وا باشە لە کاتی شیردۆشینەکەیە بڕێکی کەم ئالیکی لە بەردەم بێ بۆ ئەوەی باشترین ڕێژەی شیر بدات. لەم کێڵگەیەدا ئامێرێکی پێشکەوتو بۆ شیردۆشین بەکار دەهێنرێت. ئەو ئامێرە پێکاتووە لە لای ڕست و لای چەپ، لای ڕاست و لای چەپ هەر لایەکیان پێکاتوە لە 24 خانە بۆ هەر ئاژەڵێک بۆ هەر بزنێک لە یەک وەجبەی شیردۆشینە 48 بزن بە یەک جار ئەدۆشێت شیرەکەیان کۆ دەکاتەوە و دەیگوازێتەوە بۆ تانکێک بۆ خەزانێک. کاتێک شیرەکە دەگوازرێتەوە بۆ سارکەرەوەکە وا بەرنامەکراوە چالاک دەکرێت لە ماوەیەکی کەمدا پلەی گەرمی شیرەکەدا دەبەزێنێت بۆ پلەیەکی دیاریکرا و کە 2 بۆ 3 ئەم پلەی گەرمیە باشترین پلەی گەرمیە کە بتانی شیریتیا هەڵبگریت. هەر لە سەرەتای دەستپێکردنی شیردۆشینەکەەوە تا کۆتایی تا دەگاتە ناو خەزانەکە ئەم شیرە هیچ بەرکەوتەیەکی نییە چ لەگەڵ هەوا چ لەگەڵ دەستی ئادەمیزاد و بە زۆر پاک و خاوێنی لە ناو تانکەکەیە هەڵی گیرێ و زۆر بە تاقیمی پاشان کە شیردۆشینەکە تەواو بوو لە کاتێکی دیاریکراودا ئەو کەسانەی کە ئێمە پێیان دەفرۆشین لە بازاردا دێن خۆیان شیرەکە لە ئێمە دەکردن و ئەیگوازنەوە بۆ شوێنی خۆیان. لە پرۆژەکەدا لە ڕێگەی سیستەمێکی پێشکەوتووەوە چاودێری یەک بەیەکی ئاژەڵەکان دەکرێت هەم لە دۆخی تەندروستیان و هەمیش ڕێژەی بەرهەمی شیری ڕۆژانەیان و چەندین زانیاری دیکە تۆمار دەکرێن. سەرپەرشتیاری کارگەکە بە گرنگەوە دەڕوانێتە پاڵپشتەکانی حکوومەت بۆ پرۆژەکەیان. ئەم جۆرە پرۆژانە لەبەرەوەی وەکوتمان حقوقی سەناعین پێویستیان بەدامی لایەنی معنی هەیە بە هەموو شێوازەکانی لە خودی بڵێ ترۆپکی دەسەڵات لەم هەرێمە تاوەکو فەرمانگە خۆجیەکان چونکە پێویستە ڕوئیای حکوومەتی هەرێم ڕوئیای دەسەڵاتداران بگۆڕێ بەوەی کە پێویستە بۆ بەرهێنان لەم جۆرە سەرمایە گوزاری لەم جۆرە پیشەسازیە بکرێت کە پیشەسازی کشتتوکاڵی و ئاژەڵداریە بە سپاسەوە لە سەرەتای پرۆژەکەەوە لە خودی وەزیری کشتتوکاڵ و وەزارەتی کشتتوکاڵ لە خودی سەرۆکی دەستەی وەبرهێنان و دەستەی وەبرهێنان و فڕۆگەخانەی سلێمانی بەڕێوەبەراتی ڤێتەرنەری سلێمانی و هەموو فەرمانگە پەیوەندیدارەکان ئاسانکاریان کردو بۆ ئەم کێڵگەیە هێنانی ئاژەڵی زیندوو لە وڵاتێکی دیکەەوە بە فڕۆکەوە ئیجاعاتی زۆری ئێوێ و پرۆسەیەکی ئاسان نییە بەدەم ئاسانە بە عملیان قورسە هەم لەبەروی پرۆژەکەش تازە بووە کۆمەڵی ڕێکار هەیە یەکەم جارە تۆ ئەگیرێتە بەر بۆم جۆرە ئیشانە بە سپاسەوە دامێکی باشیان کردووە و ئەم دامە پێویستە بەردەوام بێت چکە بەڕاستی ئەم پرۆژەیە بەردەوام پێویستی بە ئەبدەیت هەیە کۆمەڵێک ئامێرە هێنرێ یەکەم جارە لە سیستمی گومرگیە هەیە بۆ نمونە ئەمە یەکەمین جارە کار لە عێراق و لەوەچ لە ناوچەکەشە بە شیری وشکی تایبەت بەرهەمێنین و جیازی شیری وشکمان بوێناوە کە پیانەدا کە ئەمە خۆی تەکلفەکە مەکاتەوە و ڕێژەی نەخۆشیش بڵاوبوونی نەخۆشی ناوقەکە کەمەکاتەوە ئەمە پێویستی بە هاوکاری هەیە کە لە کاتی داخڵکردنی ئامێرەکانە لە کاتی زۆر شتی دیکەیە ئەمە خاڵێکی دیکە لە گەری فراوانبوونی ئەم جۆرە پرۆژانە گرفتی وەبەرهێنان هەیە لە دابینکردنی زەوی کشتتوکاڵیە ئەم جۆرە پرۆژانە پێویستی بە مەساحەی گەورە هەیە وەبەرهێنن لە هەرێمی کوردستان زۆرجار ڕوبەڕووی ئەوە بێتەوە ناتوانێت زەوی دابینکە بۆ نمونە بەهۆی ئەوەی زەویەکان خاوەندارەتی زۆری هەیە تۆ بڕێکی گەورە ڕوبەرێکی فراوان زەوی دەست ناکەوێت ئەوە بە بڕای من ئەرکی حکوومەتی هەرێمە کە بتوانێت بۆم جۆرە پرۆژانە زەوی دابینکە ئەگەر بەمەسەلەن بە هەر جۆرێک میکانیزم بێت. پرۆسەی زاوزێکردن و زیادبوونی بزنەکان بە شێوازێکی زانستی ڕێکخراوە هەر بزنێکی مێیە دوای ئەوەی زاوزێ دەکات لە توانایدایە بۆ ماوەی 7 ساڵ شیری لێوەربگیرێت. ئێرە بەشی بەخێوکردنی کاریلەکانی پرۆژەکەیە کە هەر کاریلەیەک لە کاژمێر یەکەمی هاتنە دنیاوە دەهێنرێن بۆ ئەم بەشە لێرە بە پرۆسەیەکی ورد و تایبەتمەند بەخێو دەکرێن تا ئەو کاتەی تەمەن و کێشیان دەگاتەوە ئاستەی کە ببردرێنە هۆڵەکانی بەخێوکردن. بەشێکی کە لە کێڵگەی ئاژەڵداڕی ڕاستان بەشی بەیزمێنتە کە لە 3 قاع پێک هاتووە ئەو کارانی کە
لە دایکە بن لە قاعیە کامێنەوە بۆ ماوەی 24 کاتژمێر لەژێر چاودێری ئێمە بن ئێمە چاودێریانەکەین لە ڕووی تەندروستی و لە ڕووی خۆراکەوە و هەروەها ژەکی دایکی خۆیانیان پێدەین لە 4 تایمی جیاوازە کە لە ڕێی ئامێرێکەوە ئێمە پێوانە بۆ ژەکی دایکیانەکەین کە ئەگەر لەو ڕێژەی کە دیاریمان کردووە ئەو ڕێژەیە بوو بەکاری ئەهێنین بۆیان و هەروک باسم کرد لەو 4 تایمە دیاریکراوە ژەکەکەیان پێدەین لە دوای 24 کاتژمێر ئێمە تاگیان بۆکەین ئەم تاگەیان بۆکەین کە لە ڕێی بەشێکی موگناتیسیەوە پەیوەست کراوە بە بەرنامی سۆفتوێرەکەەوە کە ئەتوانین وەکو ناسنامەیەک بەکاری بهێنین بۆ ئەم کارە وەکو ناسنامەیەک وایە بۆ کارەکە کە کۆی ئەو زانیارانی تایبەتە بەم کارە تیای تۆمار کراوە وەکو جێندەرەکەی وەکو کێشەکەی کاتی لە دایکبوونی و ئەتوانین لە ڕێی ئامریکیکەوە کە ینی لەو کاتەکانی کاکە کێشانەی بۆکەین لە ڕێی ئامریکیکەوە کە تاگریدەرە بەکاری ئەهێنین ئەو کاتە ژمارەی کارەکە پێڵێ لە دوای 24 کاتژمێر ئێمە ئەنهێنینە هۆڵی دوو کە لێرە هۆڵی دوو بە شێوەیەک دیزاین کراوە بە دەپێن کە هەر پێنی ئەتوانیت بڕێک لە ژمارەیەک لە کاری دابنین و دیزایانی ناو قاعەکە بە جۆرێکە کە کۆنتترۆل کراوە لە ڕووی پلەی گەرمی لە ڕووی ڕادەی شێ لە ڕووی ڕێژەی ئامۆنیا کە لە ناو قاعەکە کۆ بێتەوە ڕێژەی ئامۆنیا لە کاتی بەرزبوونەوەیە ئامێرەکەەوە ئەکات ئەو ڕێژە بەرزە بکاتە دەرەوە کە زیانی هەیە بۆ ئاژەڵەکان خۆی ئامۆنیا بەهۆی پاشەڕۆی ئاژەڵەکانەوە دروستە بێت ئامێرەوە ئەکات کە ڕێژە زیاکە بکاتە دەرەوە لە هۆڵی دوو شێوازی شیرپێدان لە ڕێگەی ئامێری فۆرسە تەکنیکی ئەڵمانیەوە بێ کە ئامێریکا بۆ یەکەم جار لە عێراقا بەکارەهێنرێت و لە ڕێگەی ئەوەی کە ئێمە شیری وشک بەکارەهێنین پلەی گەرمی شیرەکە خۆی با بڵین باڵانسی ئەکات و بەردەوام بە شێوەی 24 کاتژمێر لە بەردەستی کارەکانایە با بڵین دیزانمان کردو بۆ ناو پێنەکان بە جۆرێک کە هەمیشە لە بەردەستی کارەکانە بێت و هاوڕێ لەگەڵ شیرەکەیان ئێمە لەبەرەوەی ئەم کارانی کە لێرن یەنە قاید و با بڵین تەمەنیان کە لە هەفتەیەک زیاتر بوو ئێمە خۆراکیان بۆ زیاکەین وێنجیان بۆ زیاکەین پێلێت و کەپەکیان بۆ زیاکەین کە ئەوەش وەکو یارمەتی دەرێک وایە بۆ گەشەی با بڵین کارەکان وەکو یارمەتی دەرێک بۆ باڵانسێک لە نێوان شیرەکە و خۆراکەکەیان بەم جۆرە بێت. پرۆژەی بەخێوکردنی بزنی سانین پرۆژەکە لە سەر 32 دۆنم زەوی بنیادنراوە. ڕوبەری سەوزایی پرۆژەکە 300 دۆنم زەویە. لە سەرەتادا 360 سەربزنی سانین لە هۆڵەنداوە هاوردەکراون. ئێستا ژماری بزنەکان گەیشتووە بە 550 سەربزن کە 58یان نێرن. هەر بزنێک لە ماوەی ساڵێکدا دەمانگ شیر دەدات کە ڕۆژانە 3 بۆ 5 لیتر بەرهەمی شیریان هەیە. بزنەکان بە ڕێژێ لە سەداچاری کێشیان خۆراکیان پێدەدرێت کە دەکاتە 2 بۆ 5 کیلۆگرام خۆراک لە ڕۆژێکدا. زۆری ئالیک و خۆراکی بزنەکان بریتیە لە وێنجە، جۆ، پوش، گەرمەشامی، علەفی تایبەتمەند. لە پرۆژەکەشدا 2 هۆڵی بزنی شیردەر و 1 هۆڵی بزنی نێرو، 3 هۆڵی بەخێوکردنی کاریلەکان و نەخۆشخانە هەیە. لە پلانی پرۆژەکەدا هەیە تاکو ساڵی 2023 ڕێژەی بزنە سانینەکان بگات بە 1000 سەربزن. لە کابینەی نوێمدا ئاستی پرۆژەکانی بواری وەبەرهێنانی کشتتوکاڵی بە شێوێکی بەرچاو بەرز بووەتەوە. دەستەی وەبەرهێنان هەوڵەکانیان سڕ کردووەتەوە بۆ فرەجۆرکردنی پرۆژەکانی بواری وەبەرهێنان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە ئامانجی دروستبوونی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە هەرێمی کوردستان. ئێمە وەک دەستەی وەبەرهێنان گرنگیەکە زۆر دەدەینە کەرتێ پیشەسازیە کشتتوکاڵی ئەویش منفعاتی و استیفادەی زۆر هەیە ژبەر چێ ئێک داکو مەثەنەن ئەو کەلوپەلێ سەرەتایی نافخۆیی سروشتی بێنە کارئینان و بێنە تەحویلکردن بۆ مەوادی تر کەلوپەلی تری سیناعی یا دوێ دەست بە ئینانە هەڵی کار لە هەرێما کوردستانê
و تایبەت وان باژار و شاروچکە دوور وەکی قەزا و ناحیەوانە ئەم احتیمامەکە زۆر دەینێ و زیاتر تەسهیلاتە بۆ دکەین و زیاتر امتیازات دەینە وەبەرهێنەری ئەگەر هاتوو بچیت وان جیا پروژه خو دەست پێ بکات. ئێمە وەک دەستەی وەبەرهێنان ینی فەرمانگەیەکی تایبەتمان هەیە بە تەرویج پێ دەڵێن و پەیوەندیên دەرەوە ئەم پڕێکا قونسڵخانە یانیش پڕێکا پەیوەندیت ئێکسەر لەگەر کۆمپانیên بیان یان وەبەرهێنانên بیانی کابزانین حەسەب تایبەتمەندی ینی داخوازلێت کەن کە بێن ئەو تەجروبەی خۆ بینە هەرێما کوردستانê و لێرە پرۆژە دابنێن. ئێک لە پرۆژەکانی کە زۆر گرنگە استراتیجیە کەمولات پێ هاتیە دانان لە حەلەبچە ئەو ژی بەخێوکردنی بزنی هۆڵندیە کە پرۆژێکی زۆر گرنگە کە ساڵانە بەرهەمێکی زۆری شیری بەرهەم دینیت و دیسان لە پاشاڕۆژێ لە ناو پرۆژەکەی تێدایە کە کارگا ئەلبانە تێدا بێتە دانان و یا ئایسکریمێ و زۆر بێتە تاتویرکردن. گومان تێدانینە هەر پرۆژێکی استراتیجی بیت کە بێتە ئەنجامدانن هەرێما کوردستانê کاریگەریەکە ئێکسەرە هەی بەرەو پێشڤەبرنا ژێرخانیا ئاوۆری هەرێما کوردستانê. ji ber ku çunke êkiş ewlewiyatê kabîna neya hikûmeta Herêma Kurdistanê ew e ke jê derên dahatî yan jî bes ehtimat li ser gazê nehête kirdin beynema zûr giringî proja bête danan da ku jêrxaniya aborîya Herêma Kurdistanê beref pêş ve bibeyn û herî kar بۆ خەڵکی کوردستانê dest vebînîn û dahatekê zor bo Herêma Kurdistanê bê xêrî dahatê neftê. وەزارەتی کشتتوکاڵ بۆ پاڵپشتیکردن لە سێکتەری کشتتوکاڵ چەندین ڕێکار و ڕێنمایی گرتووەتە بەر تاوەکو بەهۆیەوە ئاستی پرۆژە پیشەسازیە ناوخۆیەکان بەرز ببێتەوە. لەگەڵ بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ قسە دەکەین لەبارەی هەوڵەکانیان بۆ بە پیشەسازیکردنی بواری ئاژەڵداری و کرانەوەیان بەڕووی پێشکەوتنە سەردەمیانەکان. سودوەرگرتن لە ئەزمموی وڵاتان ئەوانەی کە لەم بوارانەدا لە ئاستێکی باڵایان یان زۆر بەرەو پێشون لەم بوارانەدا سودوەرگرتن لەو ئەزممونانە کارێکی باشە بێ بۆ هەرێمی کوردستان و یەکێ لەو پرۆژانە پرۆژەی بزنی سانین بە تەکید یەکێکە لە پرۆژە گرنگەکان بەوەی کە جۆرێکە لە بزن کە ئینتاجێکی یان بەرهەمێکی باشی شیری هەیە وەکو ئاماژەم پێدا ینی بە کەمترین کولفە زیاترین بەرهەم کەمە هێڵی گشتی و ئاراستەی کارکردنە بە شێوەیەکی گشتی لە پرۆژەکانی وەبەرهێنانە کە تێچوو کەم بێت و بەرهەمهێنان زۆر بێ. یعنی ئەم جۆرە لە بزن ئەم جۆرە لە سنفانە بەرهەمێکی باشی هەیە و تێچۆکەشی کەمترە بە ئەگە بەراوردی بکەی بە بڕی بەرهەمەکەی کە هەیە وە شکات ئەمە وردە وردە ڕێخۆشکەرە بێت بۆی بتوانین لە بوارەکانی تریشە سود لە ئەزمموی وڵاتان ببینین سود لەو ئەسنافە پێشکەوتوانە ببینین کە لە وڵاتانە هەیە و بتوانین بێنین هەرێمی کوردستان و گەشەی پێ بدەیت. ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ وەکو ئاماژەمدایە پاڵپشتی یەکەم کە وەزارەتی کشتتوکاڵ دەیکا یان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی گرنگترین شت ئەوەیە کە لە هێڵی گشتی کارنامەی خۆیدا گرنگیکی تەواوی بەم بوارە داوە و متمانەیەکی تەواو لای هاوڵاتی دروست بووە لای وەبەرهێن دروست بووە کە ئەم کابینەی پەرەپێدانی پرۆژە ناوخۆیەکانە ئەم وێنەیە لە زەهنی هەموو وەبەرهێنەکە و هەموو ئەو خەڵکانی یان ئەو خاوەنکارانی کە ئەیانوێت لەم بوارەیە وەبەرهێنان بکەن ئەمە لە بیر و بۆچوونی هەموو تاکیەکە دروست بووە ئەم متمانەیە لە جدیەتی کابینەکەەوە ئەمە سەرچاوی گرتووە حەقیقە بووە زۆر پرۆژەی کشتتوکاڵی هەبووە سەرۆکی حکوومەت ئامادەی هەبوو و پشتگیری کردو حزۆری هەبووە ئەم وێنانە کە میکسە بێت و دەمجە بێت لە زەهنی هاوڵاتیە متمانە دروستەکات بەوەی کە لە کاتی قەیرانە لە کاتی کێشەیە لە کاتی ئەوەی کە تۆ پرۆژەی باش پێشکەش بکەی سەرۆکی حکوومەت و جوودی هەیە و پاڵپشتی تۆ دەکات ئەمە دیدگایەکی گرنگە و ڕوئیایەکی زۆر گرنگە لەسەر ئەوەی کە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆژە کشتتوکاڵەکان بە شێوەیەکی گشتی و شتێکی دیکە دروستەکات ئەوەی کە دوای ئەوەی کە متمانە دروست بوو ئەو وەبەرهێنە ئەزانێت ئەگەر ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دارایە ئیمکانیەتێکی بۆ شێوازەی نییە بەڵام لە داهاتووە
ئەگەر ئیمکانەتە مادیەکە بە شێوازێکی تر بوو یان بەرەو پێشچوو هاوکاری و پاڵپشتی باشترەکات ئەمە وەکو خطوتی عام وەکو هێڵی گشتی کارکردنی حکومت ئەمە دیدگە عامەکەیە وەکو وەزارەتی کشتتوکاڵیش لەسەر ئەم ناجاڕێن. ئاستی پرۆژەکانی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان 74 پرۆژەی بەخێوکردنی مەڕ و بزن هەیە بە وزەی 22.6 سەر ئاژەڵ. لە سنووری پارێزگای هەولێر 23 پرۆژە، لە سنووری پارێزگای سلێمانی 6 پرۆژە، لە سنووری پارێزگای دهۆک 44 پرۆژە، لە سنووری پارێزگای هەڵەبجەش 1 پرۆژە. لەم بەدواداچوونەدا بۆمان ڕوون دەبێتەوە کە پاڵپشتیکردنی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووەتە هۆکارێکی باش بۆ بەرزبوونەوەی ڕێژەی پرۆژە استراتیژ و گرنگەکان لە هەرێمی کوردستان کە دوازار کاریگەری باشی لەسەر دروستبوونی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە هەرێمی کوردستان دەبێت.